30,000 پەنجە ماسی خرایە ناو بەنداوی باوەشە سوارەوە. زیاتر لە 2 ساڵە کارێکی لەو شێوەیە نەکراوە. بەنداوەکە پێویستی بە ماسی زیاترە، چونکە بەهۆی لافاوی زستانی پێشووەوە سامانی ماسی تیایدا کەمی کرد. ئەم کارە کە کۆمەڵێک خێرخواز ئەنجامیانداوە بەشێک لە پێویستی پڕ دەکاتەوە. بە تێکردنی ئەو پەنجە ماسیانە بۆ ناو بەنداوی باوەشە سوار و ئەمەش دەبێتە داهاتێکی زۆر باش بۆ بەنداوەکە لەبەرەوەی ماوەیەکی زۆرە لە 15 چوارەوە قەدەغەی ڕاوماسی بڕیاری قەدەغەکردنی ڕاوماسی کراوە تا 15 6 ئێستا ژماری ماسیەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی گەشەکردنی ماسی لە ناو بەنداوەکەدا. ماسیەکان لە جۆری جیاوازن. بەهۆی سروشتی ناوچەکە و ئاوی ناو بەنداوەکەشەوە ماسی کفری خواستی لەسرە. ئێستا کە وەرزی قەدەغەکردنی ڕاوە ماسیە. ماسیەکانی بەنداوەکە نەشونما و زیادیش دەکەن. هەفتەیەکی تر ماوەی قەدەغەکردن کۆتایی دێت. دیارە ئەم بەنداوە پێویستی پێیەتی چەند ساڵ جارێک بڕی ئەو ماسیەی تێبکرێم وەکو پۆلیسی دارستان بەردەوام مەفرەزەکانمان لەسەر بەنداوەکەی لێرێش و داوا ئەەکەم ئێمە لەوەتی ئەم بەنداوە بۆ تۆڕی 250 و 350 قەدەغەیە. دیارە ڕاوی ماسی چەند ڕۆژێکی تر دەکرێتەوە 15 بۆ 15 6 لە 15 6 ڕاو دەکرێتەوە. بۆیە پێویستە ئەو ڕاوچیانەی کە تێنە سەر بەنداوەکە ئەو تۆڕانە بەکارنێرن خۆی لە خۆیدا قەدەغێ. بەنداوی باوەشە سوار 20 ساڵە دروست کراوە. بەنداوێکی گەشت و گوزاری و کشت و کاڵیە. بەخشینی ئەم پەنجە ماسیانە لەلایەن خێرخوازانەوە پەیامی خەمخۆری خەڵکە بۆ ناوچەکەی خۆیان. سامانکەریم کورد چاد نیوز کفری.